اش پروسیاج در وک و بردام پریوت شد و حتی دمشمیر شش واریج دیو بردامت ام استودیو زیر ترفیم مجاری بحث کن گل باخ کو گلک ایدی بگرینگی وقت بحث کن دم که دریش پریوت شد حتی ایدی البجارتن بریار سراتی دان پریوت چند دکتر آرام نجمدین شارازای بجارتن دیال مدار دکتر گلک بخیر زور سپاس کرکوک 2005 حتی نو که البجارتن نواتی نکردن 14 پارێزگەندژیش 2013 و حتی نکەناوتی نەکردین این جالی وقتی و زیاده دم پیوت شوه گۆڕانکاریە کە دیارە یعنی گرنگی هەڵبژارتنان پیوت دیار بێ بلی دەمی چ تشتێکی دی گرنگیاوان هەڵبژارتنان دیار کرد بەڵێ لا طبعا بۆ عراق بەگشتی و بە تایبەتی بۆ گەلی کورد ئەم هەڵبژاردنە گرنگە بە تایبەتی لە ئەو ناوچانەی لە دەرەوەی دەستەڵاتی هەرێمن وەکو کەرکوک و مووسڵ و هەندێک لە مەناتقەکانی دیالەوە تکریتش وەکو خۆت گوتنی ئەمە لە 2005ەوە نەکراوە لەبەر هەندێک زروفی سیاسی لە 2013 کرا بەڵام بە تایبەت ئەوەی کەرکوک لە 2005ەوە نەکراوە و خاڵێکی تر هەیە ئەویش دەربارەی بڵێن دەستەڵاتی کوردی لە کەرکوک بە گوێرەی ژمارەی دانیشتوان و ئەو واقعی کە هەیە دەبوایە بە پێگەیەکی زۆر بەهێزتر کورد لە کەرکوک پیادەی دەستەڵاتی ئیداری کردوایە لەبەرەوەی ئەم هەڵبژاردنە زیاتر پەیوەندی بە دەستەڵاتی ئیداریەوە هەیە کە ئێستا باسی دەکەین بەڵام لە دوای 2007ەوە ئەم هێزەی کورد لە ڕووی ئیداریەوە لەم تەمسانە پراوێز خراوە لەبەر ئەسبابی سیاسی بۆیە بەڕاستی ئێستا دەرفەتێکی زۆر مێژووی زۆر تاریخی هاتوتە بەردەم کورد بە تایبەتی لە پارێزگای کەرکوک بۆ ئەوەی چۆن لە 2003 و دواتر لە 2005 ئەم دەرفەتە مێژوویە هاتە پێش کورد بۆ ئەوەی پێگەی خۆی و ناسنامەی کوردستانی بوونی کەرکوک بەدیار بخات ئێستاش بە هەمان شێوە ئەم دەرفەتە مێژوویە گەڕاوەتەوە و خاڵێکی تر هەیە بە بڕوای من لە چەند ساڵی داهاتوو زۆر بەزیدی ئیشی لەسەر دەکرێت ئەویش پەیوەندی بە سەرژمێری بڵێن هاوڵاتیانی هەموو عێراقەوە هەیە ئەمە پرۆسێسەکە تاوەکو ئێستا بە بەردەوامی کاری لەسەر دەکرێت بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و ئەمەش ئەسبابی سیاسی هەیە هۆکاری سیاسی هەیە کە دواخراوە ئیتر ئەگەر لەم هەڵبژاردنە بەڕاستی بە تایبەت بۆ کەرکوک ئەگەر بڵێم ئێمە وەکو گەلی کورد وەکو دەنگدەرانی کورد بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەشداری بکەین ئەمە دەسەلمێنرێت هەم بۆ عراقیەکان و هەم بۆ دەروەی عراقیش لەبەر ئەوەی بەڕاستی ئێستا لە کۆمەلگای نێودەوڵەتیش بە تایبەتی وڵاتانی دەوروبەرمان وەکو گوتم ڕاستە هەڵبژاردنێکە پەیوەندی بە ئیدارەی پارێزگاکانەوە هەیە بەڵام بە تایبەت بۆ کەرکوک متابعەیەکی زۆر زدی دەکرێت لەبەر ئەوەی جگە لە کورد پێکهاتەی عەرەب هەیە پێکهاتەی تورکمان هەیە لەبەر ئەمە دەبینین هەڵبژاردن لە کەرکوک لەگەڵ شوێنەکانی تر پارێزگاکانی تر ئەم هەستیاریەی هەیە. بەڵێ دکتۆر ئارام چۆنێتی میکانیزمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان پڕکردنەوەی فۆرمەکانی دەنگدان وەرگرتنی کارتی بایۆمەتری و پەنجەمۆرەی کە لە ئامێرەکاندا هەیە ئەو میکانیزمە بۆم هەڵبژاردنە گونجاوە چاودێری زۆر هەن بەڵام هەندێک کێشەی تەکنیکیشە بوون بەگشتی چۆنیت هەڵدەسەنێت؟ بەڵێ طبعا ئەمە لە ڕۆژی دەنگدانی تایبەت پرۆسەکە وەکو ئەو ڕێکارانی کە بۆی دانراوە لە بەیانیەوە تاوەکو داخستنی بەڵێم بنکەکانی دەنگدان بە ڕێکوپێکی بەڕێوەچوو بەڵام بەڕاستی ئەو گرفتەی کە هەبوو پەیوەندی بە هەژمێرکردن و لێکزیاکردنەوەی دەنگەکانەوە هەبوو بە شێوەی ئەلکترۆنی لە ناو سندوقەکانی دەنگدان ئەمە بەڕاستی تاوەکو ئێستا پرسیارێکە لەگەڵ ڕێزم هیچ لایەنێک نەیتوانیا بگاتە وەڵامێک هۆکاری ئەمە چی بوو باز دەکەن دوێنێ بۆ نمونە ڕۆژی دەنگدانی تایبەت دەڵێن گرفتێکی فەنی بووە بەڵام گرفتە فەنیەکە لە چی بووە دیارە لە بڵێن پرۆسێسە ئەلکترۆنیەکە بووە بۆیە بەڕاستی ئەمە پرسیارێکی دروست کرد لەسەر ئەم پرۆسێسە ئەلکترۆنیە و هەرچەندە هەم لەلایەن کۆمپانیاوە هەم لەلایەن کۆمیسیۆنەوە زەمانەتی ئەوە دراوە کە ئەم گرفتە لە هەڵبژاردننی ڕۆژی دەنگدانی گشتی دووبارە نابێتەوە بەڵام بەڕاستی وەکو گوتم پرسیارێکی لەسەر کۆی پرۆسێسە ئەلکترۆنیەکە دروست کرد و لەگەڵ ئەوەش من داوا دەکەم ئەم دروستبوونی ئەم پرسیارە
نەبێتە هۆی ساربوونەوەی دەنگدەر نەبێتە هۆی کەمکردنەوەی متمانە بە پرۆسەکە لەبەر ئەوەی تاوەکو ئێستا بە ژێرەی ئەو معلوماتی کە هەیە سەرجەم هەرچەندە ژمارەی سندوقەکان زۆر بوو بەڕاستی یعنی نیوەی سندوقەکانی دەنگدان لە وێزگەکان تووشی ئەم گرفتە ببن ئەمە من بە حالەتێکی ئاسایی نابینم بۆیە تاوەکو ئێستا ئەوەی کە معلومات هەیە ئەم سندوقانە حیمایە کراون و سەرجەم نوێنەری پارتە سیاسیەکان و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چاودێرانی ناوخۆ چاودێرانی دەرەوە ئەوانە بۆیان هەیە ئەم سندوقانە لەکوێ دانراون ڕاستە براونەتە بنکەی وەربینیکردن لە پارێزگاکان بەڵام ئەوانش بۆیان هەیە متابعە بکەن و دکتۆر سەروێ بەڵێ یعنی وی کۆمپانیەژی پشتڕاستی دا کۆمسیۆنیژی پشتڕاستی دا دەنگدەرە و ئەوە چی بی بەریا 48 ژمێرە تایبەتیژی گرێدای دەنگدانە تایبەت دەنگدانە گشتی چی نابێت بەڵێ بەڵێ ئەم دەستەبەریە هەبوو و بەڕاستی من یعنی بڵێم حالەتێک بوو چاوەڕوان نەکراو بۆ ئەمە چونچی پێشتریش ئێمە بینیمان لە ساڵی لە 2010ەوە بەکاردێ لە 2021ەوە بەکاردێ بە تایبەت لە 2021 ئەم پرۆسە ئەلکترۆنی پرۆسەیەکی زۆر سەرکەوتوو بوو و ئێستاش زەمانەتی ئەوە دراوە هەم لەلایەن کۆمپانیاکە هەم لەلایەن کۆمسیۆنی عێراق کە ئەمە دووبارە نابێتەوە و پرۆسسەکە وەکو خۆی دەڕوات بەڵام بەڕاستی تاوەکو ئێمە نەگەینە کاتژمێر شەشی ئێوارە ئەمە دیار نییە ئەمە دیار نییە مەسەلەن ئایا ئەمە دووبارە دەبێتەوە دووبارە نابێتەوە بەڵام ئێمە هەمومان تەمەنای ئەوە دەکەین کە ئەم گرفتەی کە هەبووە دووبارە نەبێت چاوا خەڵک دەنگی بدەت فۆرما دیارکردی یاش بوویوان هەڵبژارتنان جداش هەڵبژارتنیندی چاوەیە دەنگی خوب دنە لیستی دیفرا کاندیدی یان جی بتنێت کارن دەنگی خوب دنە کاندیدی ئەvê مژارێ ئەفکارا من گولباخت گەل میێوانێ me دکتۆر ئارامی بەحث بەڵە فۆرمێکی تایبەت ئامادەکراوە بۆ ئەو دەنگدەرانەی کە لە هەر پارێزگایەکی جیاواز بە لیست و هەڵپەیمانەتی سیاسیەکان دەنگ دەدەن فۆرمەکە ژمارەی لیستەکانی لەگەڵا و ژمارەی کاندیدەکانیشی لەلایە بەڵام بۆی کە هاوڵاتیانەوەی کە ئێمە دەبینن باشتر بزانن چۆن ئەتوان دەنگ بدەن من لەگەڵ دکتۆر ئارام نەجمەدین زیاترم بابەتە شرۆڤە دەکەم دکتۆر لێرە ژمارەیەک ڕقم نووسراوە کە لە بەگراوندەکەی سەوزە لێرە ژمارەی لیست و هاوپەیمانەتیەکانە بە چه شێوازێک ئەم فۆرمە پڕ دەکرێتەوە کە سندوقەکانی دەنگدان و ئامێرەکان بتوان بیخوێنەوە ئەم فۆرمە سەرەتا بین باسی ئەم لیستە بکەین ئەم فۆرمە طبعاً بڵێن کۆمەڵێک ناو لە خۆ دەگرێت ئەمە بەڵێ فۆرمی دەنگدانی پارێزگای کەرکووکە و فۆرمی دەنگدانی گشتی بەم شێوەیە کە پێک هاتووە لە دوو لایەنێکی ناوی بڵێن پارتە سیاسیەکانە و ناوی کاندیدە سەربەخۆکانە و لە هەمان کاتدا ناوی هاوپەیمانەکانە و لایەکەی تر ژمارەی بڵێن کاندیدەکان کاندید بۆ هەر هاوپەیمانەتێک یار لایەن ئەمە بۆ پارێزگای کەرکووک بۆ لێرە ئەو ژمارە سێ هەیە لەبەر ئەوەی پارێزگای کەرکووک 15 کورسی هەیە و هەر پارتێکی سیاسی کە بەشداری کردووە و هەر هاوپەیمانەتێک بۆی هەیە دوو بەقەدەر ژمارەی کورسیەکان کاندید لە لیستەکەدا بنێت بۆی سەرەتا دەنگدەر دەبێ ئەوە بزانێت زۆر بە وشیاری بەڕاستی لەبەر ئەوەی پرۆسی ئەلکترۆنیک کێشەکەی ئەوەیە ئەگەر زۆر بە وشیاری نەبێت بەجیا لەگەڵ پرۆسی جیاکردنەوەی دەست دەنگەکان دەسووتێنرێن چۆن لیستەکە هەڵبژێرێت چۆن بۆنمونە دەنگدەرێک دەیەوێت لیستەکە هەڵبژێرێت بۆیە ئەو قەڵەمەی کەپێتی وەکو ختم وایە دێت یەکسەر مثلەن بۆنمونە کاندیدێک دەیەوێت لیستی 197 هەڵبژێرێت یەکسەر ئەو کاندیدا شوێنێکی بەتاڵ هەیە لە تەنیشت لۆگۆی بڵێن پارتە سیاسیەکە شوێنێکی بەتاڵ هەیە یەکسەر لەناو ئەو چوارچێوەیە قەڵەمەکە کە مۆرە قەڵەمەکە دادەگرێت ئەمە دەنگی دایە بڵێن حزب اینجا لە دوای ئەوە ئەرکی دووەمی دەنگ دەستیە بۆ ئەوەی دەنگی خۆی بگەینێتە کاندیدەکە دەنگ بداتە کاندیدەکە ئەمەش تەواوە بۆ دەنگدەر دەنگەکەی نافەوتێت چونکی دەنگی داوە بە لیست بەڵام بۆ ئەوەی دەنگی بداتە کاندیدیش تەنها پۆلیس نەبێت دێ بۆ نمونە لە کەرکووک ژمارە یەک هەیە هەتاوە کوسی ئەمە ژمارەی کاندیدەکانە ئیتر لە لایەن کۆمسیۆنەوە هەر ژمارەیەک ناوێکی تایبەت بەخۆی هەیە بۆ نمونە ژمارە یەک
هەتاوە کورسی ئینجا دێت بە هەمان شێوە چۆن لێرە لیستەکەی هەڵبژات بە هەمان شێوە دێت بڵێم ژمارەیەکی تر لە سەر فۆرمەکە هەڵدەبژێدرێت ئینجا ئێمە باسی بۆ نمونە لێرە لیستی 1970مان کرد وە دەنگدەر ئازادا هەر لیستێکی تر لەو لیستانە بۆ خۆی هەڵبژێدرێت وە لە بەرامبەریش هەر ژمارەیەکی کاندید لەم ژمارانێکی ئێمە کە لەسەر فۆرمەکە دانراوە دەتوانێت هەڵبژێرێت کاتە تەنها دەنگ بە ژمارەکان بدات و لیستەکە هەڵ نەبژێرێت دەنگەکە بەخەوتێت بەرەوەی دیار نییە بۆ کاملا بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە بۆیە دەبێت دەنگدەر ئاگاداری ئەوە بێت ئەگەر تەنیا دەنگ بە ژمارەکان بدات ژمارەی کاندیدەکات وە دەنگ بە لیست نەدات ئەمە لەو حاڵەتە دەنگەکەی دەفەوتێت اینجا ئەمە تایبەتە بە پارێزگای کەرکووک و بڵێن لە پارێزگاکانی تر دەکرێت ئەم ژمارەیە گۆڕانکاری بەسەردابێت ژمارەی کاندیدەکات چونچ وەکو گوتم بە ژوێرەی کورسیەکانی پارێزگاکەیە ئەمە لە کەرکووک 15 کورسیە بەڵام لە پارێزگای تر هەیە 12 کورسیە لە پارێزگای تر هەیە زیاترە بۆیە هەم ژمارەی کاندیدەکان و هەم ژمارە و ناوی لیستەکان گۆڕانکاری بەسەردابێت زۆر باشە کاتە فۆرمەکە بەم شێوازێمە فۆرمی دەنگدان بوو پارێزگای کەرکووکە هاوڵاتی دەتوانێت لێرە لیست و هاوپەیمانەتی و لیستەی کە ئەوێت هەڵی بژێرێت لەو شوێنە بەتاڵە مۆڕەکە دادەنێت و دواتر کاندیدی دیاریکراوی خۆی کە بە پێی ژمارەکان دیاریکراوە هەڵی دەبژێرێت دکتۆر ئارام ئەم فۆرمە دەخێتە ناو ئەو سندوقی دەنگدانەوە بەڵام دواتر ئامێرەکان لە ڕێگەی ئەلکترۆنی دەیخوێننەوە بەراورد دەکرێت بۆ ژمارنی کە بەدەست جیا دەکرێتەوە لە هەندێک جار کێشە دروست دەبێت لە چه حاڵەتێکا کێشە هەیە و فۆرمەکە ناخوێنرێتەوە خۆی بڵم ئەسڵ ئەوەیە بەڕاستی پرۆسێسەکە وا بڵن بەرمەزە کراوە ئەسڵ ئەوەیە کە دانرا تاوەکو کاتژمێر شەشەوە ئەمە تەبیعیە احتیاجە بەڵام ئیعازەکان لە کاتژمێر شەشەوە دەدرێن بۆیە بەڕاستی تەنها ئەوەی کە مەسەلەن ختمی لێنە دراوە و یاخود ئەوانەی کە وەکو گوتمان ختمی لە زیاتر لە لیستێک یاخود زیاتر لە کاندیدێک داوە ئەمانە بە دەنگی پوچەڵ هەژمێر دەکرێن ئەمانە زیاد دەکرێنەوە لە دەنگە دروستەکان ئەمەش هەر پرۆسی هەژمێرکردن و لێکزیاکردنەوەی دەنگەکانە بەڵام ئەوانە لە دەنگدانی دروست زیاد دەکرێنەوە ئیتر ئەسڵ ئەوەیە بەڕاستی هەر کاتێکی دەنگدان چووە ناو ئەم سندوقەکە لە چوارچەوەی پرۆسێکی ئەلکترۆنی دەیخوێنێتەوە بەڵام دەنگە دروستەکان لە دەنگە نادروستەکان جودا دەکاتەوە دواتر بە گوێری ئەو سیستەمەش کە بەرمەجە کراوە هەموو دەنگە دروستەکانی تایبەت بە لایەنە سیاسیەکان و هاوپەیمانەکان و وەکاندی دەسەربەخۆکان هەژمێر دەکات و ئیتر دواتر پرۆسێسەکانی تر دەست پێ دەکات سێ دەرکردنی شریتەکەیە کە ئەنجامی بڵن هەڵبژاردننی لەسەرەی یاخود دواتر لە ڕێگەی ئەزهیزەوە لە ڕێگەی مانگی دەستکردەوە بۆ بنکەی سەرکی دەهێت بەڵێ دکتۆرمە فۆرمێکی دیکەی پارێزگاینینەوەیە زۆرترین دەنگدەر و کاندید لەوێ هەندێرە ڕقمی کۆتاییەکی 50ەتە لە 52 لەیەکەوە دەست پێ دەکات تا 52 واتە هەر لیستێک ئەتوانێت 52 کاندیدی هەبێت بۆ پێی کە ژماری کورسیەکان لەوێ زیاترە بەڵام لێرە کاندیدی سەربەخۆش ناوەکانیان نووسراوە بە پێی ئەو لیستەی کێستا لە بەردەستماندایەوە بەچ شێوازێک کە گەر بەم شێوازە قەرباڵغ بوو چۆن لێک جیا بکرێتەوە کاندیدی سەربەخۆ لیست هاوپەیمانی بەڵێ وەکو گوتمان ئەوەش بە هەمان شێوە بڵێن فۆرمێکی ترا کە تایبەتە بە پارێزگای نینەوە تەمان لە فۆرمەکان ئاماژە لێرەش بە هەمان شێوە ئاماژە بە پارێزگایەکە دراوە و لەم فۆرمە ئەگەر تەماشا بکەین پارتی سیاسی زیاتر و هاوپەیمانی زیاتر و کاندیدی سەربەخۆ ئەوانە هەمویان بە نسبەیەکی زیاتر بەشداریان کردووە لەبەرەوەی ئێمە دەزانین ژمارەی دانیشتوانی مووسڵ زیاترە و ژمارەی دەنگدەرانی مووسڵ زیاترە هەر لەسەر ئەو ئەساسش ژمارەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای مووسڵ زیاترە و لە پارێزگای مووسڵ 26 کورسی ئەنجومەنی پارێزگای مووسڵ 26 بڵم کورسی هەیە لێرە وەکو وتم بەقەدەر دوو ئەوەندەی کورسیەکان کاندید پاتە سیاسەکان بۆیان هەیە کاندید دابنێن ئێستا دەنگدەر دەتوانێت لە ژمارەیەکەوە هەتاوەکو 52 کاندید هەڵبژێردرێت بەڵام وەکو ئیشارەتمان پێدا پێویستە لەسەر دەنگدەر سەرەتا بڵێم لیستەکە هەڵبژێردرێت دواتر بڕوات کاندیدەکە هەڵبژێردرێت و ئەگەر بە تەنیا کاندیدەکە هەڵبژێردرێت وەکو گوتمان
دەنگەکەی دەسووتێت. باشە فۆرمە جیاوازەکانە لە پارێزگا جیاوازەکانەوە بۆ نمونە دیالەیە بەغدا ژمارەی زۆری دەنگدەری لێە لێرە ژمارەکان هەمووی بە کورسیەکان نووسراوەمە دیالەیە لە ژمارەیەک تا سیواتە سی کاندید دیاریکراوە بۆ ژمارە کورسیەکە هەیەە بەناوی هاوپەیمانەتی و هەروەها کاندید دەسەربەخۆکانیش لێرە ئاماژەی پێدرا بەڵێ ئەم فۆرمانەیە کە بۆ دەنگدان ئامادەکراون لە هەر پارێزگایەکی جیاواز بە شێوازی جیاوازن وەکو دکتۆری ئاماژەی پێکرد بە پێی ڕێژەی کورسیەکان بۆ کاندیدانەی کە بۆ هەر پارێزگایەک دەتوانن لە لیست و هاوپەیمانەتی جیاوازەکان یا کاندیدی سەربەخۆ بەشدار بن لە لیستەکە دانووسراوە لەم لا دەتوانن بە ئەو مۆرە تایبەتە هەڵی بژێرن و لەلایەکی دیکەشە ژمارەی کاندیدەکان بەڵێ خاڵێکی تر هەبوو بەڕاستی بەنسبەت هەم دەنگدار و هەم کارمەندانی کۆمیسیۆن ئێمە کە تێبینیمان کرد و هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەوانە بەڵام بە تایبەتی دەنگدەر و بنەمایەک هەیە لە پرۆسسەکانی هەڵبژاردن بنەمایەکی نێودەوڵەتی ئەویش نهێنی دەنگدانە ئێمە چەند حالەتێکمان بینی بەنسبەت بە تایبەتی دەنگدەر طبعاً کاتێک کە دەنگ ئەدات و دواتر دەگەڕێتەوە دەبێ بەڕاستی ئەم بڵند بیتاقی دەنگدانەی بنووشتێنێتەوە بۆ ئەوەی دیار نەبی دەنجی بەڵێ دەبێ لەبەر ئەوەی سکان دەکرێت بڵێن لەسەر واجهەکەی دەخرێتە ناو سندۆقەوە بۆیە دەبێ هەم کارمەندی کۆمیسیۆنیش لەوە ئاگادار بێت من هەستم کرد یعنی دەتوانم بڵێم ئەو هەندێک دەنگدەر هەبوو دەنگەکانیان لە لای منەوە کە متابعەم دەکرد هەتا حدێک وازح بوو بۆیە دەبێت ئەم بنەمایە پارێزگاری لێ بکرێت و بەڕاستی دەنگەکە بە شێوەیەک بدرێت نەزانن ئەم دەنگدەرە دەنگی بە کاملایاندا زۆر باشە بەڕێز دکتۆر ئارام نەجمەدین شارەزای هەڵبژاردن زۆر سپاس کە لەگەڵمان بووی ڕوونکردنەوەیکی باش بە سەبارەت بە چۆنێتی دەنگدان و فۆرمەکانی دەنگدان زۆر سپاس